تا ئەم حکومەتە نەڕوخێنین واز ناهێنەوەیشی بینەوە. ئەی ڕوخێنین لە سێدارەین، ئەی سووتێنین وێرانیەکەین هیچی ناهێڵینەوە. ئەمە زانن پەیامی شەیە، ئەمە هەڕەشەکانی پڵنگەکانی تامیل نییە لە سریلانکە، هی بۆکۆ حرامیش نییە لە نەیجیریا، بەخوا سوپای ڕزگاری خوازی کۆڵۆمبیا و سوپای سووری ئەڵمانیا ڕۆژاواژ نییە، نە ئیرلەندایە و نە ئەفغانستانیش. ئەمە قسەکانی ئەم هیچ لە بارانە بۆیە، هەر بەڕاستی هیچی لە بارانیە. شامسار و نەوەی نوێ هەتا دنیا و ڤیدۆکۆلانە و بۆ لێینەوە لە کۆشکێکەوە دەرکەوت لە باخچەیەک بە دیار حەوزێکی ئاوەوە باسی خەمی خەڵکەکە، باسی تینوێتی و برسێتی و بێبەنزینی و بێکارەباییەکە، شەرمیش ناکە. کاکە گیان تۆ نیوەی کارەبای سلێمانیت برد بۆ جۆلانەکانی چاڤیلان، فلسێکی شنەیە، هەر هیچ نەبێ شتێکتان بۆ خەڵکە پێ بکردایە لە سلێمانی. ڕەخنا لەو حیزب و کەسایەتی و خەڵکەش دەگرێ پێیانەڵێ بەس لە فەیسبووکەوە قساکەن، تەبەن خۆشیێر لە فەیسبووکەوە دەرەکەوێت. لەوەتی لە زیندان بە سەفقەی سیاسی هاتوۆتە دەرەوە ڕووی نەبووە لەگەڵ بەشێک لە خزمەکانی خۆشی کۆبێتەوە. باسی هەڵوێست و ڕای شەقامیژەکە. تۆ لە هەموو ژیانت یەک جار چوویتە خۆ پیشاندانێکەوە، خۆ بیرمانە کاکە بینیمان هەر بە هێلکە ڕاویان نای. تۆ چێ ئەسڵان؟ خۆت بە چ فسفس پاڵەوانێک داناوە؟ جابا یەک مژدەی خۆشیش پێ بڵێ مەسڵان تۆ شازی ئەزانی بۆ چونکە ئەهلی سلێمانی هەمویان مەرد و بەغیرەتن، کەسی وەکو تۆ ترسنۆکیان تیان نییە کاکە لە ترسیینەکە هەموو شتێبا بەدەستەوە. جا وەرە با پێتان بڵێم چێن ئەوانەی لە فەیسبووکەوە هێزی پشتیوانی وەڵامدانەوەی خێرای خۆی و جوڵانەوەکەین، هیمدا جبوری. ئەمە تەڵەن کێشی تەپەتۆری هەیە لە ئەدابی قسەکردن و هاوکێشی سیاسیە، یعنی سەراوەکە جاڵێن هاوڕێی خراپ دەردە. ئەم هیمدادە کاتی خۆی پێی وا بووە بێتە مەولانا ڕۆمی کورد، ئێستا هەر ڕووی نێبچێتەوە کەرکووک، لە گوندی ئەڵمانی دەرچێت هەتا جۆلانەکانی چاڤیلان نەتوانێت بڕوا، ڕێک بۆ بە سیاری مەلیکە لە بازنەیەکە خولێتەوە. موژدە و حەمەی مێردی لەو هەموو خۆبەخشە داماوەی نەوەی نوێ تەنها ئەمانە لێیان خوارد لە نەشتەرگەری جوانکاریەوە بگرێتان سەفەر و سیاحەت و جنسیە و کۆشک و تەلار. بەچی؟ یەخۆ کەسێک خوێنەوار و کوردیەکەی تەواو نەبێ لە دیدار و وتارەکانی کەناڵەکەی خۆشیان قسەکانی بۆ بنووسنەوە چییە؟ یانیەوە چییە؟ وردی بکەیەوە عەرەبیش نازانن، ئیتر بە ئیمزایەک بۆ ئەمسالەکانی جومەیلی و نزار براکی شاسوار پارویان کەوتوتە ڕۆنەوە، بەڕاستی جوانیەک لێنن. تخوا باباسی کاوە عەبدولقادر و وەزیری خێزانی شینەکەین جوتە پەرلەمانتارەکە کە بەڕاستی هەم مۆدێلە سیاسی نەوەی نوێ تازە بوو، داهێنان بوو، ژنومێر پێکەوە پەرلەمانتار بن. من لە هەولێر تۆ لە بەغدا، گۆرانیە گەیەڵێ بەم جۆرە خۆشە دڵداری. هەرواز لە پەرلەمانتارە دەست بە سەرکراوەکانی دیکەش بێنن، لە کۆتاییدا مەگەر شاسوار خۆی ببێتە ئەدمینی پەیجەکانیان، بۆی خۆی بە ناوی ئەوانەوە قسە بکە. فەیکن، هەزاران ئەکاونتی فەیکیانەیە. من لە مۆزەمبیقەوە نەمبینیوە کۆمنت بۆ کوردێک بنووسێ، ئەمانە بۆیان نەنووسێ. ئەمانەی ڕوخێنن بە جۆلانێ و خواردنی پشکی خەڵک. تۆ سێری ئەمە بکە، سێری ئەم حکومەتە نەڕوخێنین و یای ڕوخێنین یاوتەی خەڵک چاک. جا بەڕێزان بە دەردەکەی کاک بافڵەڵێ تووبرایەتیمانەوە هەڕەشە بوو.